هاوسەرگیری منداڵان دیاردێکی دژە مرۆڤی بە یاسایی کراو لە ئێران. لە چەند ڕۆژی ڕابردوودا بە بۆنەی بڵاوبوونەوەی ئامارگەلێکی نوێ سەبارەت بە هاوسەرگیری منداڵان، پرسی پەرەسەندنی ئەم دیاردە دژە مرۆڤانەیە بووەتە ڕۆژۆڤی ڕۆژنامە ناوخۆییەکانی وڵات. دوایین ئامار کە لەلایەن ناوەندی ئاماری ئێرانەوە بڵاوکراوەتەوە باس لەوە دەکات کە لە سێ مانگی یەکەمی ئەم ساڵدا 9753 کچی تەمەن 10 بۆ 14 ساڵ هاوسەرگیریان کردووە. ئەم ژمارەیە بۆ یەک ساڵی ڕابردوو بە نزیکەی 28,000 کەس خەمڵێنراوە. وەک زۆر حاڵەتی دیکە ئامارەکان لە ئێران دەستکاری دەکرێن و هەرگیز ژمارەی ڕاستەقینەی دیاردە نەرینەکان ناخەنە ڕوو. ئەمە لە کاتێکدایە کە ئەو ئامارە تەنیا ئەو هاوسەرگیریانە لەخۆ دەگرێت کە بە فەرمی لە ناوەندی تۆماری مەدەنی ناونووس کراون. لە ڕاستیدا زۆرێک لە حاڵەتەکانی هاوسەرگیری منداڵان لە هیچ شوێنێک تۆمار ناکرێت، هەر بۆیە ئامارە ڕاستەقینەکان زۆر لەوە بە ئازارترن. ئێران دوای وڵاتی گینە لە ئەفریقا کە کەمترین تەمەن بۆ هاوسەرگیری 12 ساڵە بە کەمترین تەمەنی 13 ساڵ بۆ هاوسەرگیری لە پلەی دووهەمی جیهاندایە. هاوسەرگیری منداڵان یان منداڵ هاوسەری دژی مافی تاکە کەسی و مافی ئینسانی منداڵانە و نەک هەر منداڵی ئەوان لەناو دەبات، بەڵکو دەبێتە هۆی ئەوەی کە داهاتووی منداڵان لەگەڵ چەندین کێشەی جەستەیی و دەرونی و کۆمەڵایەتی بەرەوڕوو ببێتەوە. لە ئاکامی ئەو خەباتە درێژخایەنەی کە بۆ باشترکردنی بارودۆخ و مافەکانی منداڵان لە سەرانسەری جیهاندا ئەنجامدرا، سەرنجام نەتەوەیە گرتووەکان بە پەسەندکردنی پەیماننامەی مافەکانی منداڵان لە ساڵی 1368دا هەموو کەسێکی خوارد تەمەن 18 ساڵی وەکو منداڵ ناسان. کۆمیتەی مافی منداڵانی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان لەسەر ئەم بنەمایە داوا لە دەوڵەتەکان دەکات کە ئەگەر تەمەنی یاسایی دیاریکراو لە وڵاتەکانیان لە خوار 18 ساڵەوەیە بۆ 18 ساڵ بەرزی بکەنەوە. بەپێی ڕێکەوتنامەی نێودەوڵەتیەکان هەر جۆرە هاوسەرگیریەک لە خوار ئەم تەمەنەوە قەدەغەیە و پێویستە دەوڵەتەکانی واژۆکاری ئەو پەیماننامە سەبارەت بەو بابەتە یاسا و ڕێسا دابنێن. ئەگەرچی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ساڵی 1373دا پەیماننامەی مافی منداڵانی بە شێوەیەکی مەرجدار واژۆ کرد، بەڵام بە ئاشکرا زۆرێک لە بەرگەکانی بەهۆی نەگۆنجانیان لەگەڵ شەریعەتی ئیسلامدا پێشێل دەکات. لە مادەی 1041 یاسای هاوسەرگیریدا کۆمەڵێک مەرجیان بۆ پابەندبوون بە پێوەرەکانی شەریعەتەوە ئاواڵە هێشتووە کە بەپێی ئەو مەرجانە بە ئیجازەی سەرپەرشت و دادگا کچ و کوڕ دەتوانن تەنانەت بەر لەوەی بگەنە تەمەنی 13 و 15 ساڵ بەڕێکەوت هاوسەرگیری بکەن. یاسای مەدەنی کۆماری ئیسلامیش لەسەر هەمان بنەما نووسراوە. جێگەی ئاماژەیە کە تەنانەت ئەو یاسایشە بە باشی جێبەجێ ناکرێت و بەردەوام کڵاوێکی شەرعی بەردەست دەبێت بۆ پێشێلکردنی و کچان لە تەمەنێکی کەمتر لەوەش ناچار بە هاوسەرگیری دەکرێن. هاوسەرگیری منداڵان دیاردێکی لە مێژینەی کۆمەلگای ئێرانە کە لە ژێر کاریگەری فەرهەنگی کۆنەپەرستانە و مەسەبی لە کۆمەلگادا بەرهەم دەهێنرێت و حکوومەتی ئیسلامی ئێرانیش بەرگێکی یاسایی و مەدەنی بەو بیر و باوڕ و حکومانە بەخشیوە. بەهۆی خراپی دۆخی ئابووری زۆربەی هەرە زۆری خەڵکو و ئەو گوشارانەی کە بەهۆی گرانی و بێکاری و کەمی ئاستی داهات دروست دەبێت، هەندێک لە بنەماڵە هەژار و بێبەشەکان کچ بە بارگرانێک بۆ سەر هەزینەکانی ماڵەوە دەزان و بۆ کەمکردنەوەی هەزینەکان ناچاری دەکەن هاوسەرگیری بکات. لێکۆڵینەوەی کارناسان دەری دەخان کە بەرزبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری منداڵان پەیوەندی ڕاستەوخۆی بە پەرەسەندنی هەژاری و ئالوودەبوونی دایک و باوکەکان بە مادە هۆشبەرەکانەوە هەیە. بووکی کەم تەمەن بەهۆی تەحموڵی کاری دایمی و هەتاهەتایی ناوماڵ و پێڕانەگەیشتن بە دەرفەتەکانی منداڵی خۆی دەسەڵات و توانایی بڕیاردان لەدەست دەدات. ئەم کچانە بەهۆی زوود و گیانبوونیان و ئاشنانەبوون بە پەروەردە و ڕێنمایی جنسیەوە دەکەونە ژێر هەڕەشەی مردنی پێشوەخت بە جۆرێک کە ڕێژەی مردنیان 5 ئەوەندەی کچانی تەمەن 20 ساڵە. هاوسەرگیری پێشوەختی منداڵان یەکێک لە شێوازە مەترسیدارەکانی توندوتیژی و ئەزیەت و ئازاری منداڵانە و یەکێک لە هێماکانی بە کۆیلەکردنی ئەو تازە لاوانە و پێویستە بە تاوان لە قەڵەم بدرێت.
ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانەی کە لەگەڵ پەرەسەندنی هەژاری و نەهامەتی ئابووری بەستێنی زیاتربوونی هاوسەرگیری منداڵانی پێشوەخت دەڕەخسێنێت و هەروەها ئەو شەرع و نەریت و یاسانەی کە ڕێگە بۆ هاوسەرگیریان دەدات و سەر لە نوێ بەرهەمی دێنێتەوە دەبێ بنبڕ بکرێن. ئەو کەسولایەنانەی کە پاساوی شەرعی و یاسایی بۆ ئەو تاوانە دەهێننەوە دەبێ ڕادستی دادگا بکرێن و سزا بدرێن. دەبێت لە پێناوی نەهێشتنی ئەو فەرهەنگ و نەریتە ڕزی و دواکەوتوانەیەدا هەوڵ بدرێت و ئەو دایک و باوکانەیش لۆمە و سەرکۆنە بکرێن کە کچە منداڵ و کەم تەمەنەکانیان ناچار بە هاوسەرگیری دەکەن. پێویستە ئەو کەسانەی کە بەهۆی هەژاریەوە ئەم کارە دەکەن لە دەرەنجامە زۆر زیان بەخشەکانی کارەکانیان ئاگادار بکرێنەوە. بێگومان دروستکردنی کۆمەلگایە کە تێدا منداڵان بتوانن لە ئارامی و ئەمنیەتدا سەردەمی منداڵی خۆیان تێپەڕ بکەن و مەجالێک بۆ گەشە و بەرەو پێشوونی بەهرە و تواناییەکانیان بڕەخسێت، هەژاری، ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و دواکەوتوی فەرهەنگی لە دژی بەرژەوەندی و مافی منداڵان بەکار نهێنرێن و ڕێگری لە هاوسەرگیری منداڵان بکرێت لە گرەوی ڕزگاربوون لە دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیدایە.